ئایا نەخۆشیەکانی دەمودان ئەگوازرێتەوە بۆ ماوە شێرپەنجە بەڵێ چکە شێرپەنجەی دەم و زمان و قورگیشمان هەیە ئەو بەڕێزانی کە لە ناو خێزانەکانیانە شێرپەنجە زیاترە ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە زیاترە بەڵام ئەگەر بابەتەکانی مەترسیدار بۆ شێرپەنجە بەکارنێن ئەگەری توشبوونیان کەم بێتەوە بابەتەکانی مەترسیدار بۆ شێرپەنجە چیە خواردنەوەی ئەلکۆهۆل بۆ شێرپەنجەی دەم و قورگ و قوڕقوڕاگ و سوورێنچک مەترسیدارە ئەگەر ژمارەکەم بە تەواوەتی بیر مابێ ئەو بەڕێزانی کە ئەلکۆهۆل لەخۆنەوە بەراورد بۆ بەڕێزانی کە ئەلکۆهۆل ناخۆنەوە ڕێژەی توشبوونیان بە شێرپەنجەی دەم و قوڕک لە 4 هەتا 6 جار زیاترە لە کاتێکا ئەو بەڕێزانەی کە ئەلکۆهۆل لەخۆنەوە و جگەرەشی لەگەڵ ئەکێشن ئەگەری توشبوونیان سەر هەڵدانیان خۆی لە ڕاستیە شێرپەنجە توش ناوی سەر هەڵەیە ئەگەری سەر هەڵدانی شێرپەنجەتیانە بەراورد بۆ بەڕێزانی کە جگەرە و ئەلکۆهۆل بەکارناهێن لە 20 جار زیاترە لە پێشتر توش ئەبن وەک لەو کەسانی کە ئەمە 20 جار ئەگەری توشبوونیان زیاترە ڕێژێکی زۆرە 20 جار زۆری زیاترە لەبەرەوە یەکەم شت لە مەسلەی شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەی دەم و قورگ و قوڕقوڕاگ و سوورێنچک بۆ ماوە بەڕاستی زۆر ڕۆڵی هەیە هەندێک بەڕێزت هەیە هەرگیز جگەری نەکێشاوە هەرگیز ئەلکۆهۆلی نەخواردێتەوە نەخۆشەکەش سەر هەڵایەتیە لەبەرەوە بۆ ماوە کلیلی یەکەمە بەڵام ئەگەر بێت و خۆت بۆ ماوەی تیاتە نەشبێ بەڵام زیادەڕەوی بکەی لە خواردنەوەی ئەلکۆهۆلە چکە لە زانستان ناڵێ ئەلکۆهۆل مەخوارەوە لە زیادەڕەوی تێدا مەکە زیادەڕەوی نەکەی لە خواردنەوەی ئەلکۆهۆلە و جگەرە نەکێشی ئەگەری توشبوونت بە نەخۆشیەکە یان سەر هەڵدانی نەخۆشەکە تێتە کەمترە بێتەوە ئەمە شێرپەنجەی دەم کە لە نەخۆشیەکانە ئێمە وەک سپۆڕانی تەندروستی کۆمەڵ سێ نەخۆشی هەیە لە ناو زاری مرۆڤ کە زۆر بۆمان گرنگە کە خەڵک زانیاری هەبێ دەربارەیان سێهەمیان بریتە لە شێرپەنجەی دەم کە لەوە دەسم پێ کرد دووەمیان بریتە لە نەخۆشیەکانی پووک و پوکانەوەی شانەپاڵ پشتەکانی ددان کە ئەمەیان دووبارە بەڵێ بۆ ماوە ڕۆڵی هەیە بەڵام جگەرە کێشان لەسەر ئەم بابەتە زۆر خراپتریەکات بەڵام ئەگەر ئەو بەڕێزانش لە ئەوەڵەوە لە سەرەتاوە متابعی پزیشکی دانە مەباشی هەبێ و پزیشکی دانەکە بەڕاستی ورد بێ بزانێکی ددانی بۆ پاکە کاتەوە چکە ساڵەکە دووجار بەلای کەمەوە بێدان پاکەیتەوە